من ڕاژان ڕزگار دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی شانۆ لەم ڕۆیە لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی دژی تونند و تیژی ژنان ئێمە نمایشێکمان پێشکەش کرد لە نووسینی کاروان سۆفی و دەرهێنانی کاروان سۆفی و ڕۆژە حەسەن. وەک کە زانین ئێمە ڕۆژانە لە تیڤەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەواڵی کوژرانی ئافرەتانی بە شەرەفی کوردستان بیستین و ئەوەی جێی دڵخۆشی و جێی شانازیە بۆ ئێمە یەکێک بووین لەو کەسانی کە ئەو نمایشەمان پێشکەش کرد بۆ ئەوەی هۆشیاریەکی تەواو دووبارە بدرێتەوە بە کۆمەلگا بۆ ئەوەی ئیتر ئەو پەنجێ درێژ نەکرێتەوە کە بۆ مافی ئافرەت بەرزەکرێتەوە بۆ ئەوەی ئیتر کە ئەو هەواڵانی ئەیبیستین جارێکتر نەیبیستینەوە. من کارکتەرەکەم لەم نمایشەیە ڕۆڵی ژنێکی ئەگێڕا کە لە چاڕوانی پاسێکا بوو. ئەگەر ئەو پاسە بەهاتایە لاوانە بوو ئێستا لە ژیانە بمایە لەوانە بوو کە بەو شێوەیە نەکوژرایە لەلایەن براکەیەوە. خۆمان بەخۆش حاڵە زانین کە لەم ڕۆژەیە نمایشێکمان پێشکەش کردووە بە هیوام ئیتر پەیامەکەمان گەشتی بێ و دووبارە هۆشیاری بدرێتەوە بە هاوڵاتیان. لە ڕاستیە ئەوەی جێی دڵخۆشیە ئەو هونەرمەند یەکەم کەسە کە دایم جێدەستی دیارە بۆ ڕووداوەکان. طبعاً ئیشی هونەرمەندیش ئەوەیە کە بۆ کۆمەلگا بژی، ئیشی شانۆش ئەوەیە پەیامێک کە هەیە بیگەێنێ بە کۆمەلگاکی کۆمەلگا هۆشیار بکاتەوە. ئێمە لەم نمایشەیە پەیامەکەمان ئەوە بووە کە ئیتر بەس بێت کوژرانی ئافرەتانی بە شەرەفی کوردستان بڕی هیچ شتێک شایانی ئەوە نیە کە تۆ بۆ شێوەی پەنجەی لێ بەرزکەیتەوە بیکوژیت. هیچ شتێک شایانی ئەوە نیە ژیانی کەسێکی بۆ بکەیتە قوربانی. بێگومان مقدەسی هونەرمەندیش لەوەیە کە ئەو پەیامانە بگەێنێت و کۆمەلگا هۆشیار بکاتەوە. ئێمەش بەم نمایشە هۆشیاریەکمانە بە کۆمەلگا و هاوڵاتیان.